هەرێمی کوردستان کە لە ئێستادا بە قۆناغێکی سەخت و دژواری دارایی و ئابووری و کێشەی سیاسی و فەراخی یاسایی لە دەسەڵاتەکانی حکومڕانیدا تێپەڕ دەبێت. لەلایەکی ترەوە ناکۆکی هێزی و لایەنەکان و ململانەی ناوخۆش هێندەی تر گرفتەکانی ئاڵۆزتر کردووە. شەقامی کوردیش لە ئێستادا بۆ دەربازبوونی هەرێم لە بەرگرژی ئابووری و کێشە سیاسی و یاساییەکان چاویان لە مێزی گفتوگۆی لایەنەکانە کە بە دیالۆگ و لێ تێگەیشتن کێشەکانیان چارەسەر بکەن و بە ئاشتی و برایەتی و گیانی یەکتر قبوڵکردنەوە نێوماڵی کورد ڕێک بخەنەوە. ئەوەی لەسەر لایەنە سیاسیەکان پێویستە کە یەک بگرن کە یەک بگرن بۆ ئەوەی یەک خیتابی سیاسیان هەبێ بەرامبەر بە حکومەتی ناوەندی وڵاتانی دراوسێت، چونکە گەرێک خیتابی سیاسیان نەبێت و لایەنەکانی دەرەوەی کوردستان حساب بۆ چوونی کورد ناکەن، بۆ چوونەکانی کورد لەوێ ناچەسپێت. کورد پێویستە بگەڕێتەوە بەغدا لەسەر مێزی گفتوگۆ دانیشێت. واقع ئەوەی سەلماندووە کە لە ڕابردوودا هیچ شتێک بە شەڕ چارەسەر ناکرێت، تەنها چارەسەرەوەی بگەڕنەوە بۆ گفتوگۆ لەگەڵ بە حکومەتی ناوەندی دابنیشن بۆی سەرجەم کێشەکانی بینی کوردستان و بەغدا بە شێوەیەکی ئاشتەوایی چارەسەر بکرێت. داوامان وایە ئێستاش نەچۆ بچێ کات ماوە وەکو ئینگلیز دەڵێ یەکەم هەنگاو کە دەستی پێکرد ئەوە سەرەتایە. ئێستا دەتوانین هیمەت بکەین دانیشی لەسەر مێزی گفتوگۆ یەکگوتار بین یەکهەڵوێز بین بۆی بتوانین ئەوەی کە هەمانە ئەمەش لەدەست نەدەین. ئەم دۆزە خوێنی زۆر بەدراوە، قوربانی زۆر بەدراوە، ماڵ وێرانیمان زۆر بەسەراتوە، بۆی ئەمەش لەناو نەچێت داواکارین یعنی لەسەر مێزی گفتوگۆ دانیشتن. لە ڕابردووە پەردەوازەی و شپرزینەوە ماڵی کوردی ئەوەی پێوتین کە ناتوانین سوود لەو ڕفتارانە وەربگرین. ئەمەش بوونش کە دوایی بەسەر کوردستان هاتووە ئەوەی پێوتین کە لێکترازان چی ئاکار و چی ئاکامێکی خراپیەیە بۆیە لێرەوە ئەوەی کە دەنگ و ڕەم و سەدای ئەمە بیسێت داوامان لێیانەیە هەمویان بە یەکگرت و بە یەک هەڵوێست بە یەک قەنەعەت و بیر و باوەڕەوە دەست لە ناو دەست بۆ یەخستنی ڕیزەکانیان بۆ کۆکردنەوەی ماڵی کورد بۆ دروستکردنی گوتارێکی یەکسان و هاوبەش بتوانین لەو قەیرانە تێپەڕ بین و دەربچین بەرەو یەخستنەوەی نێوماڵی کورد هەنگاو نەنێین. ئەوانەیشی کە بەدەستمان هێناوە لە ڕابردوودا پێم وابێ لە دەستی ئەدەین بەداخەو کە ئێستا تووشی ئەزمەیەکی سیاسی گەورە بۆتەوە کوردستان. هیوادارم بە حکمەتی سەرکردایەتی سیاسی کورد، حکمەتی لێوەشاوەی دڵسۆزانی خوێنخەورانی گەلەکەمان بتوانین هەستینەوە جارێکی تر و بچینەوە قۆناغا کە سەردەمی مام قۆناغێکی زیێڕینی بۆ گەلەکەمان دەستەبەر کردبوو. لە مێژووی شۆڕشەیەک لە دوای یەکەکانی کووردا بە بڕوای شارەزانی بواری مێژوو هەمیشە پەرتەوازەیی و ناکۆکی و ململانەی ناوخۆ فاکتەری سەرەکی بوون بۆ لە ناوچوونی شۆڕش و میرنشینەکانی کورد و لەباربردننی ئەزمونونەکانیان. لە ئێستاشدا کە کوردستان بە خوێنی هەزاران شەهید و قوربانیدانی گەلەکەی لە دوای ڕاپەڕینەوە خاوەنی چەندین دەستکەوتە لە بوارە جاجەکاندا ئەزمونونەکەی بەهۆی ناتەبایی ناوخۆ و نەبوونی یەکڕیزی نیشتیمانیەوە ڕوبەڕووی مەترسی بووەتەوە. بە بۆچوونی هاوڵاتیانیش پاراستنی ئەزمون و دەستکەوتەکانی گەلی کورد بە یەکڕیزی ناوخۆ و بەلاوەنانی بەرژەوەندی شەخسی و حەزبیەوە دەبێت. بە پێچەوانەشەوە ناتەبایی ناوخۆ و نەبوونی یەکهەڵوێستی و یەک گوتاری سیاسی هاوبەش مەترسیان دەبێت بۆ سەر ئایندەی گەلەکەمان و ئاوات و ئامانجە بەدی نەهاتووەکان. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، قەزای سەید سادق.